الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسولنا محمد وآله وأصحابه أجمعين. طبعا نوێژ وازبێکی خوای گەورەیە کە وازبی کردووە، بەڵام نوێژ ئەگەر لە ماڵەوە بیکەی و بەبێت جەماعەت ئەوە هەر بە نوێژێک و وازبەکە لە سەلا دەکەی و خێر و ئەجر و پاداشەکەشت بۆنووسێ. بەڵام نوێژ ئەگەر لە مزگەوت کرا یا بە جەماعەت کرا ئەو بە نەسی فەرموودەی پێغەمبەری صلی الله علیه و سلم بە 27 نوێژەیە. جا بە تایبەتی نوێژ ئەگەر بە جەماعەت بی لە مزگەوتێدا بیکەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت کەسێک لە ماڵەوە دەستنوێژ بشوە بەرەو مزگەوت بکەوتە ڕێ، لەو دەقەی کە دەستنوێژەکەی شووت و لە ماڵەوە بەڕێکەوت هەر هەنگاوێکی دەیهاوێت ئیلان هەنگاوی یەکەم خوا گوناح و تاوانێکی لەسەر لا دەبات، هەنگاوی دووەم ئیلا خوای گەورە دەرەجەیەکی لە باشتی بۆ بەرز دەکاتەوە، ئەوە تا دەچی و دەگەڕێتەوە. ئەوجا فەرموودەی تری پێغەمبەری هاتووە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئینسانی مسلمان کە دەستنوێژ لە ماڵەوە دەشوە و بەرەو مزگەوت دەکەوتە ڕێ تا دەستە مزگەوت ئەو مەلایکەتانەی کە خوای گەورە بۆی داناون یعنی ڕۆژانەکە لەگەرینا، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئیلا مەلایکەتەکان لەولا و لەولای دەڕۆن باڵی خۆیان بۆ ئەو مسلمانە ڕادەخەن تا دەگاتە مزگەوتێ دێتەوە دەرێ پێ لەسەر باڵەکانی ما دابنێتن هەتا دەچی و دەگەڕێتەوە. ئەوجا کە چوە مزگەوتیش نوێژی بە جەماعەت کرد ئەوە گومانی تێدانی و فەرموودەی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم بە 27 نوێژ بۆی حساب دەکرێت. ئەوجا ئەوڕۆ بە تایبەتی ئەو ساڵ کە ئەمە بەسەرماندا هات نوێژ لە مزگەوتیان داخست، بە حقیقەتە بە هەر حاڵ بیانوێکیان کەوتە دەست بۆ ئەوی مزگەوت دابخرێن، بەڵام ئەمە سەیرەکەمان بۆیدا ئەومان پێسەیرە ئێستا بازار کراوەتەوە، هەموو باڕ و هەموو شوێنە گشتیەکانی ترکرانەوە تەنها مزگەوتەکان ماون کە بکرێنەوە بەسەر مسلمانانیان داخستووە. ئەوجا دوایی ئەم پێشم وایە ئەو بیانوەی کە هینای پیانەوە کۆڕۆنا ئێستا لە کوردستاندا وا دەزانم ناڕیم نییە، بەڵام کوردستان خوای گەورە پاراستویەتی و تا ئێستا شتێکی وانە بووە لە کوردستاندا ئەوەندە ترسناک بێ کە مزگەوتی لەسەر دابخرێت و دەرگایەکانی مزگەوت بەڕووی مسلمانانەوە دابخرێت و نێرن کەس بستە مزگەوت. بەڵام ئەوە حقیقەتەکە و ناشاردرێتەوە. ئەو حیزب عەلمانیانە چەندین سارە ئاواتە خوازی ئەو ڕۆژە بوون بیانوێکیان بکەوتە بەردەستی و دەرگای مزگەوتان لە خەڵک دابخن. یەکەم ساڵە کە نوێژی برێن بە جەماعەت دەکەین لە ماڵێ بە دەرگای مزگەفتەکان قپات کرایە لە گەبرین کوڕ و کچەکان و خزم و کەسەکان هەموو کۆ دەبینەوە نوێژی بە جەماعەت دەکەین. هەستێکی زۆر خۆشم هەیە کە نوێژانە ئەنجام بدەین بە جەماعەت. زۆر باشە لەو منداڵانش هەموو لەگەر بریندەکە عەبدوسەمەد پێش نوێژیمان دەکە هەموو برێن نوێژەکان بە جەماعەت دەکەین، منداڵەکانیش لەگەر خۆمان کۆ دەبینەوە نوێژ بە جەماعەت دەکەین. زۆر زۆر دڵخۆشم. ئێستا هەموو دەرگای مزگەفتەکان قپات کراوە، هەموو ماڵەکان بووینە بە مزگەفت کە دەرگای مزگەفتەکان قپات کراوە پێویستە هەر هەموو ماڵێک نوێژی بە جەماعەتی لێ بکرێتن. ومن لم يطعمه فإنه مني إلا من اغترف غرفة بيدي فشربوا منه إلا قليلا منهم فلما جاوزه هو والذين آمنوا معه قالوا لا طاقة لنا اليوم بجالوت وجنودي. کە ئەگەر ئەوان دەرگەی مزگەوتیش بەسەر ماڵەوەدا بەسەر خەڵکدا بخەن، خەڵک ئەوەی دینداری خۆی بکا و بێوێ دینداری خۆی بکا و نوێژەکانی خۆی بە ئەنجام بگەێنێ کە هەرچەندە ئەوان دایان خستەوە و خەڵکە تاوانبار نییە گوناحبار نییە، لەبەر بە تایبەتی کەسێک کە پێشتر ئەهلی مزگەوت بوو و ئەهلی نوێژ بوو نوێژەکانی بە جەماعەت کردبی هەر ڕۆژێک کە هەر ترسێک بەسەری دادێتن لە ماڵەوەش ئەگەر بەبێ جەماعەتیش بکە هەمان شت جەماعەتەکانی بۆ حسابە. بەڵام ئەمە دەستە وەستاندانە نیشتین ماڵەکانی خۆمان کردووە بە مزگەوت، ژوورێکمان ئەوە تایبەت کردووە من ئێستا لە ماڵەکەی خۆم لەو ڕۆژێ ئەوان مزگەوتیان داخستووە هەموو نوێژەکانمان یەک نوێژمان هەتا نوێژی سبەینێشمان بەبێ جەماعەت نەکردووە لەگەڵ منداڵەکانی خۆمان و خاو خێزانی خۆمان هەر دەستین دەست نوێژ دشۆن و نوێژەکەی بە جەماعەت دەکەین و ئەوە بەدیلی مزگەوتەیە. ئەگەر پێشیان وابی ئەوان مزگەوتدا دەخەن لەسەر مسلمان ئەگەر ئەوەی بێوێ بە تایبەتی دینداری خۆی بکە چکو یەک لە نیعمەتەکانی خوای گەورەش
کە بۆ پێغەمبەریمە و بۆ ئومەتی ئیسلامی داناوە مەسەلەی مزگەوتە هەر شوێنێک کە جەماعەتی لێ بکەی ئەو مزگەوتە بۆ ئەو خەڵکەی ئەوجا دوای هەر شوێنێک کە نوێژی لێ بکەی ئەوە دروستە و جائزە و نوێژەکەت قبوڵە وەکو دینەکانی تر نیە ئیلا دەبی لە کەنیسە و لێرەکاندا نوێژ بکرێتن ئەلحەمدوللا ئەمەش لە ماڵەوە نوێژەکانی خۆمان هەمووی ئەنجامداوە و هەمووشمان بە جەماعەت کردووە و بڕواناکەم یەک نوێژمان بەبێ جەماعەت کرد بوو ئەگەر هەر هیچ نەبێ منداڵە گچکەکانیشمان لە ماڵی بی داچی منداڵانیش لە مارە بێ ئەمە نوێژەکانی خۆمان هەر بە جەماعەت کردووە الله ئەکبەر سمع الله لمن حمده الله أكبر نوێژمان زۆر خۆشە و نوێژی بە جەماعەتی دەکەین و لەگەڵ ماڵیمان زۆر خۆشە و ڕەمەزانێکی خۆشمانێ و زۆر ئاسو دەشین. ئێستا لە بەرەوەی مزگەوتەکان داخرەیە ئێمە ماڵی نوێژ دەکەین با پێش نوێژمانۆ دەکا هەمان بە جەماعەت نوێژی دەکەین. نوێژ جەماعەتین زۆر پێخۆشەکە هەمان پێکۆ دەکەین. ئێمە ناوڕەکانیشم دێن لەگەڵمان نوێژ دەکەن بە جەماعەت. اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا بعزتك شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك فإنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت فلك الحمد على ما قضيت نستغفرك ونتوب إليك ئەوانەی کە ئەگەر مزگەوتیان بەسەرداخراوە لە ماڵەوە نەفەرێکیان هەر هەیە کە فاتیحای ڕەوان بیتن نوێژەکەی بە ئیمامەتی لە ماڵ و مندارەکەی خۆی بکە وە بەفعلی من ئەوەش قازانجێکی هەیە هەر کەسێک لە ماڵەوە نوێژەکان بە جەماعەت بکە بە تایبەتی بۆ منداڵە گچکەکانیان چاک لێ ڕادێن چاک فێر نوێژەکە دەبن یعنی جوانتر فێر دەبن ئەوە بەڕاستی پێیان بۆ ئەو کەسانەی کە ناسنە مزگەوت لە ماڵێەوە بەلانی کەمیەوە یەکیان پێشنوێژی بکە و ئەو کاندی نوێژەکان بە جەماعەت ئەنجام بدەن. جا ئەو دینەش پەیامەش کەشم بۆ خەڵکەی بەڕاستی خەڵکی ئومەی ئیسلامی دەبێ وا ئەوەندە لە ئیسلامەتی بزانیتن ئەوەندە لە ئیسلامەتی شارەزابی ئەوەندە بزانین لەو دینەی دووشتم هەیە یەکیان ئەو دینەیمە بەڕاستی ئەوە ینی بەڕاستی ڕای دەگەێنم ئەمن ئەو دینە بەبێ زانین بێکەلکە پەیامم ئەوەیە بۆ خەڵک هەوڵدا لە دینەکەی خۆی شارەزابی چونکو دینداری بەبێ شارەزابوون لە دین بێکەلکە زۆر جێی ناگریتم بەڕاستی ئەو جا کە شارەزا بوو شارەزای دینەکەی خۆی بوو خوای گەوە کردەوەی لێ دەوێت یەک لەو کردەوانش نوێژ ئەنجامدانە بە کۆمەڵ لە مارەوە ئەو جا لە مزگەوتێ بێ ئەگە لە مزگەوتی ئەوام دەرگەی لەسەر داخرا لە ماڵەوە با بە کۆمەڵ ئەنجامی بدات چونکو ئەوە دەزان جارێک لە گۆڤارێکی ئەمریکی بیستم دەرێ هەموو هەوڵ تێکۆشانی ئەمەیە نێرین خەڵک عیبادەتی بە جەماعەت بکە با فەردی بیکە لەبەرەوەی سەبراگە فەردی بوو کاڵ دەبتەوە بەڵام ئەگەر بە جەماعەت بوو خەڵک یەکتر دەناسی و پەیوەندەکان بە قووەتر دەبن و شارەزاتریش دەبن لە دینەکەی خۆیان ئەو جا دوایی کە گوتم ئەم ئاینە بە بێزانین بێکەلکە بە بێ شارەزابوون بێکەلکە دوای شارەزابوونیش ئەو جاخوای گەورە کردەوەی دەوێت بەبێ کردەوەش بێکەلکە چونکو ئینسان ئێسان بە هەر برێن مسلمانم بەڵام کە هیچ لە فەرزەکانی خوا ئەنجام نەدەم بەس مسلمانەتی بەزار یا بەنووسی نابی لە تەسکەرە نفوس و شتەکان پاشان دڵسۆزی بۆ دینەکەمان بەڕاستی ئەو جا نوێژکردن بە جەماعەت بە کۆمەڵکردن ئەوەش دڵسۆزیەکە و دڵسۆز بدەوێت بۆ دینەکەت ئەو جا ئەوە یەک پەیامی دووەمم لۆ خەڵکی بەڕاستی ئەو ئاینمە بریتە لە سێشت یەکەم عەقیدە پاشان ینی دینداری عیبادەتەکە لە پاش عیبادەت ئەو جا هەوڵدان بۆ جێبەجێکردنی ئەحکامەکانی شەرعی چونکو هەر سێکیان لە میزانی خوای گەورە وەکو یەکن ئینسان ئەگە عەقیدەی نەبێ ئەو عیبادەتانی کە ئەنجامیشی دەدا زۆر بەکەلک نایە ئەو جا پاشان بەفعلی لە هەموو شوێنێکی تەماشای قورئانی پیرۆزیش بکەن خوای گەورە لە هەر شوێنێکی قرآن فرمووی بە یا ئەیها الذین آمنوا إن الذين آمنوا إلا الذين آمنوا حكما ولدویش گوتی وعملوا الصالحات چونکو بەڕاستی ئیمان بەکردەوەیە ليس الإيمان بالتمني ولا بالتحلي ولكن هو ما وقر في قلب وصدقه العمل ئیمان خۆجگە خواستن و ئاخر کێشان نییە بە زمان یا بەدڵ یا بە قسەکردن بەڵکو شتێکە دەبێت لە ناو دڵدا جێگیربی پاشانیش بەکردەوە بیسەلمێنی بەفعلی خوای گەورە کردەوەی لێ دەجا کردەوەکان وچی گوتم بەڕاستی یەکەم دامەزراندنی عەقیدە پاشان عیبادەت پاشان هەوڵدان واجبەکی شەرعیە لەسەر هەموو مسلمانێک بۆ جێبەجێکردنی ئەحکامەکانی شەرع ئەوەی کە لە تااقەتیدا هەوڵی لێ بدا ئەم پێم سەیرە ئێستا بە تایبەتی لەو کات و زەمانەیدا لە ناو ئومەتەکی مسلمانی کورد کە 195 بەخۆی دەرێ مسلمان بەڵام ئەوەی زۆر غەریبە زۆر فەقیرە لە ناویان مسلمانە
بە تایبەتی ئەحکام جێبەجێکردنی ئەحکامە شەرعیەکانە ئەسڵەن دەبا ئەو ڕۆکە لەناو ئومەتەی کە 195 خۆی بەخۆی بە دەرێ مسلمانم دەبا ئەلمانیت لە ناوی غەریب بە دەما ئەلمانیت لە ناوی نامۆ بە بەڕاستی جێینە بباوە لە ناو ئومەتەی بەڵام بەداخەوە وچە هەرگوتم هەمووی ئەو خەڵکە دەگەڕێتەوە ئەوەی کە یەکەم شارەزانیە بۆ دینەکەی پاشان دڵسۆز نیە بۆ دین. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.